بەڕاستی مامۆستا ئەگەر مامۆستای حەق بێت مامۆستای حەق بێژ بێ مامۆستا ڕەمەزانە کە داوەکەی بۆ سێشت بوو لەسەر مینبەرەکەی. مامۆستای حەق بێژ ئەوە نییە کەوا لەسەر مینبەر هاوارکا پڕقڕگی پقیژێنێ خەڵک کافرکا و خەڵک لە دین دەرکانە، ئەمە مامۆستای حەق بێژ نییە. مامۆستای حەق بێژ ئەوە نییە کەوا باڵێ بەدەسەڵاتدارە و دایان کوتێ، نەخێر. مامۆستای حەق بێژ مامۆستا ڕەمەزانە کە داوەکەی بۆ سێشت بوو. یەکەمیان بۆ لا ئیلاهە ئیلا الله بوو، ئەی خەڵکی نەبەتاک و تەنها خوا بپەرستن، لە غەیری خوای پەروەردگار هاوار مەکەنە هیچ کەسێ، هیچ کەسێکی تر لەگەڵ خوای پەروەردگارە مەپەرستن و شەریکی بۆ بڕیار مەدەن. و دووەم شتی دووەم داوای کرد لەسەر مینبەر مامۆستا ڕەمەزان بۆ ئەوە بوو کەوا خەڵکی بیدعەیان لە ناوە نەمێنێ، خەڵکی دەست بە سونەتەوە بگرن، خەڵکی واز لە بیدعە و خوڕافات بێنن، واز لەو شتانە بێنن کەوا زیاد کراوە لە دینە، واز لەو شتانە بێنن کەوا کەسانێک لەبەر هەوا و هەوەسی خۆیان زیادیان کردو بۆ ئەم دینە، لەبەر مەسلحەتی خۆیان زیادیان کردو بۆ ئەم دینە. داوای ئەو پیاوە بۆ ئەوە بوو کەوا زیادکراو لە دینە نەهێڵێت. و هەروەها سێم شت ئەوە بوو کەوا ئەم ئیسلامە توونڕەویتیان نەهێڵێت، خەڵکانێک ئەم ئیسلامە بە شێوازێکی توونڕەو نەبینن و نەزانن ئەم ئیسلامە بریتیە لە توونڕەوی، نەخێر ئەم ئیسلامە بریتیە لە وەسەتیەت کە هەموو جارێک لەسەر مینبەرەوە هاوارێ کرد ئەی گەنجەکان کە گەنجانێکی حەماسی مەبن، ئەو حەماسی کەوا هەتانە بۆ دینی خوای پەروەردگار بێ نەوەک بۆ کافرکردنی ئەمەکە و ئەوەکە. کە لە کاتێکا دینی خوای پەروەردگار بەچی سەرەکەوێ؟ دینی خوای پەروەردگار بەوە سەرەکەوێ کە خەڵکی بێنە ناو دینەوە نەک لە ناو دین دەربکرێن. ئەمە قسەی مامۆستا ڕەمەزان بوو، بەردەوام زۆر ئیلحاحی ئەکردەوە لەسەر ئەم قسانە کەوا خەڵکی بهێنرێتە ناو دین نەک لە دین دەربکرێت، نەک کە کەسێک کوفرێکی کرد ئللا لە دین دەری بکەی، نەخێر. مامۆستا ڕەمەزان داوەکەی بۆ ئەوە بوو کەوا ئەم ئیسلامە بە شێوەیەکی وەسەتیەت پیشان بات نەک بە شێوەیەکی توونڕەوی، و هەروەها بیدعە نەهێڵێت، داهێنراو نەهێڵێت، و هەروەها خەڵکی شەریک بۆ خوای پەروەردگار بڕیار نەدەن. هەروەها بیرروباوەڕی مامۆستا بیرروباوەڕێکی سەلەفی بوو، خۆی جا ناکردەوە لە کەس کە ئەوی من سەلەفیم. مەبەستی چی بوو لەوەی کەوا ئەوی من سەلەفیم مامۆستا ڕەمەزان؟ مەبەستی لەمانە نەبوو کە ئێستا بە ناوی سەلەفیەوە بە بەرگی سەلەفیەتەوە خەریکن خەڵک لە خۆیان کۆکەنەوە حیزب دانێن و خەریکی خەڵک هەڵنانن، نەخێر. مامۆستا ڕەمەزان دوور بوو لەمانەوە کە ئەوید من سەلەفیم واتا شوێنکەوتەی سەلەفم، شوێنکەوتەی سەحابە و شوێنکەوتەی تابعین و شوێنکەوتەی پێغەمبەری خۆمان و تەواوی پێغەمبەرانم. کە ئەیود سەلەفیم ئەو یا نسبەتێک بوو بۆ لای سەحابە و بۆ لای پێغەمبەران، نەوەک نسبەتێک بێ بۆ حیزب و بۆ ڕێچکەیەک، نەخێر. مامۆستا ڕەمەزان دوور بوو لەمە و هەرگیز لەگەڵ حیزبایەتیان نەبوو، لەگەڵ ئەوان نەبوو خەڵک کۆ بکرێتەوە و خەڵک هان بدرێت و خۆی جابکاتەوە لە خەڵکی. منهەج و بیر و باوەڕی سەلەفی بوو، نەوەک بەخۆی بڵێ سەلەفی و خۆی لە تەواوی مسلمانان جیاکاتەوە. ئەمە دوور بوو لە ڕۆشتی مامۆستا ڕەمەزان. وە لە برا بەڕێزەکانم، مامۆستا ڕەمەزان کە سەر مینبەری هەڵبژاردبوو بۆ داعوە، مەلایەتی هەڵبژاردبوو بە شانازیەوە بۆ ئەوەی کەوا ئەم خەڵکە ئاگادار بکاتەوە کە وەڵڵاهی ئێمەش بە هەمان شێوە کە ئەم مەلایەتیەمان هەڵبژاردووە شانازی پێوەکەین، بۆ ئەوە نییە کەوا خەڵک لە خۆمان کۆ بکەینەوە، بۆ ئەوە نییە کەوا خەڵک پارەمان بداتێ، بۆ ئەوە نییە کەوا خەڵک دەنگمان بداتێ، کورسی و پەرلەمانمان هەبێت، تەنها بۆ ئەوەی خەڵک ئاگادار بکەینەوە. وەڵڵاهی هەرگیز بۆ ناو و سمعەمان نییە ئەم مینبەرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غەیری ئاگادارکردنەوەی خەڵک بۆ هیچ شتێکی تر بەکار نایەنین. وەلە برا بەڕێزەکانم، مامۆستا ڕەمەزان بەم شێوەیە بەردەوام بوو لە داعوەکردنی و لە هەڵسوکەوتی جوانی و لە ڕاکێشانی خەڵک بۆ ناو ئەم ئیسلامە کە کەسانێکی زۆر لەسەر دەستی ئەو گەڕاونەتەوە، هەتا وەکو شەوێکیان لە شەوێکی تاریک کەوا لە سلێمانی بوو بۆ دەرس خوێندن هاتبوو بۆ سلێمانی کە ئەگەڕایەوە بەرەو کەرکووک لە شەوی 29 لە کاتژمێردا، چەند دەستێکی چەپەڵ، چەند دەسانێکی ڕەش، چەند کەسانێکی دڵڕەش، چەند کەسانێکی دڵڕەق دەستڕێژی گولەیان کردە سەری لە ڕێگای کەرکووک سلێمانی بە دوو چەک مامۆستا ڕەمەزانیان شەهید کرد. ئەو پیاوە گەورەی ئیسلامیان شەهید کرد. لە چ کاتێکا؟ کۆتا ساتەکانی مامۆستا ڕەمەزان چی بوو؟ لەو کاتەی کەوا لەگەڵ چەند مامۆسایەکی هاوڕێیە
ئەڕۆشتەوە بەرەو کەرکووک یەکێک لە ناو سیارەکە تەلەفۆنەکە بۆ مامۆستا ڕەمەزان ڕەحمەتی خۆی پەروەردگاری لێبێ پێی ئەڵێ مامۆستا وەڵڵاهی ئەم شەو لە خەوما تۆ لە ناو بەهەشتا بوویت کاتێک کە ئێستا خەبەرم بۆیەوە لە خەوما تۆ لە ناو بەهەشتا بووی لە شوێنێکی زۆر خۆشا بووی شتتدا بەشەکرد بەسەر خەڵکیە مامۆستا ئەم خەوە چی بێت کاتێک کەوادایە خاتەوە بە مامۆسایەکی برادری ئەڵێ مامۆستا ئەم خەوە چی بێڵێ وەڵڵاهی هیچ کە نابینەوە ئیلا ئەوە نەبێ کە بەڕێستان بەهەشتین ئینشاءالله دوای ئەوە مامۆستا دەست ئەکا بە قورئان خوێندن کە دەست ئەکا بە قورئان خوێندن و دەست ئەکا بە سوورەتی بەقەڕە لەو کاتەیە دەستڕێژی گولەی ئەکەنە سەر و شەهیدی ئەکەن قورئانەکەشی کە ئێستا ماوە ڕسمی قورئانەکەی ماوە کە خوێناویە لە کاتی قورئان خوێندنە شەهیدی ئەکەن لە کاتێکا کە مژدەی بەهەشتی پێدراوە شەهیدی ئەکەن ئەبێ ئەو کەسەی کەوا شەهیدی کردو چ بەدبەختێ بێ ئەبێ چ کەسێک بێت کە وەڵڵاهی هی بڕوا ناکەم هیچ کەسێ هەبێت شەهید بوونی ئەو پیاوەی بەلاوە خۆش ببێ ئیلا دوژمنانی دین نەبێ ئیلا ئەو کەسانە نەبێ کەوا دوژمنی دین بوون کە وەڵڵاهی ئەو شەوەی کەوا هەواڵی مردنی مامۆستا ڕەمەزان بڵاو بۆیە پێش ئەوی هەواڵی مردنەکەی بڵاو بێتەوە کاتێ پێش ئەوی هەواڵی مردنەکەیم پێ بدەن وەکو ئەوە بێ دنیا بەسەرمان ڕووخابێت وەکو ئەوە بێ دڵم گوشرا بێ هەست مەگەر شتێک ڕۆئەدا خەو لە چاوم زڕابوو کە ئەوە بوو یەک و دوی شەو هەواڵی مردنی مامۆستا ڕەمەزان و شەهیدکردنی مامۆستا ڕەمەزان بڵاو بۆیەوە